هەڕەشەکانی 4 ساڵی ڕابردووی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان چەند ڕۆژێکە لە قسەوە بۆتە کردار. لە دوای کۆنتڕۆڵکردنی جەرابلوس، ئاراستەی هێرشەکانی تورکیا و ئۆپۆسیۆنی سووری بەرەو منبج و ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵ هێزەکانی سووریای دیموکرات گۆڕدراوە. لە ئێستاشدا بەهۆی بۆردمانە چڕەکانی فڕۆکەجەنگیەکانی تورکیاوە، هێزەکانی سووریای دیموکرات بۆ باشووری ڕووباری ساجور پاشەکشەیان کردووە. دوای چەند ڕۆژ لە بێدەنگی، وەزارەتی بەرگری ئەمریکانی گەرانی خۆی لە شەڕی نێوان تورکیا و هێزەکانی سووریای دیموکرات دەربڕی و ڕایگەیاند ئەو شەڕە جێگەی قبوڵکردن نیە و دەبێت لایەنەکان کۆتایی بە شەڕەکە بێن و ڕێوشوێنی پێویست بگرنە بەر. ئەوەڵ وەستی ئەمریکا لەلایەن بەشێک لە چاودێرانەوە والێک دراوەتەوە کە ئەمریکا دەیەوێت سنوورێک بۆ دەستێوەردانە سەربازەکانی تورکیا دابنێت. لەمبارەیەوە بەرپرسێکی باڵای ڕۆژاوای کوردستان بێنارتی ڕاگەیاند ئەمریکا هەروەک چۆن سنووری بۆ پێشڕەوەکانی کورد داناوە، سنووریشی بۆ ئۆپراسیۆنەکانی تورکیاش داناوە. تیشی ئۆپراسیۆنەکانی تورکیا تەنیا و ناوچانە دەگرێتەوە کە سەر بە جەرابلوسن. بەڵام سەرباری ئەو لێدوانەی بەرپرسە باڵاکەی ڕۆژاوای کوردستان، ئۆپراسیۆنەکانی تورکیا لە 2 ڕۆژی ڕابردوو ئەو ناوچانەشی گرتوتەوە کە لە سنووری ئیدارەی جەرابلوس دانین و بەشێک لەو گوندانەی لەلایەن تورکیا و هێزە چەکدارا و پەیمانەکانیەوە کۆنتڕۆڵ کراون سەر بە سنووری ئیدارەی منبجن. بەرپرسانی تورکیا هەر لە دەستپێکی ئۆپراسیۆنەکەەوە نیان شاردوەتەوە. ئامانجیان ئەوەیە هێزەکانی سووریای دیموکرات بۆ دیوی ڕۆژهەڵاتی ڕووباری فرات پاشەکشە بکەن. دوای کۆنتڕۆڵکردنی جەرابلوس کە تەنیا 110 خولەکی خایاند، تورکیا و هێزەکانی ئۆپۆسیۆنی سووری هیچ ئۆپراسیۆنێکیان لە دژی داعش ئەنجام نەداوە و هەموو هێزێکی خۆیان تەرخان کردووە بۆ هێرشکردنە سەر هێزەکانی سووریای دیموکرات. ئەوەش بە بۆچوونی بەشێک لە چاودێران هاوشێوەی سیناریۆکەی ساڵی ڕابردووی تورکیایە کە تیایدا شەڕی تورکیا و پەکەکە دەستی پێکردەوە. ساڵی ڕابردوو دوای تەقینەوەکەی پێرسوس، سوپای تورکیا لە یەک کاتدا هێرشەکانی خۆی بۆ سەر داعش و پەکەکە دەست پێ کرد. بەڵام فڕۆکە جەنگیەکانی تورکیا تەنیا لە ڕۆژی یەکەمدا 2 هێرشیان کردە سەر داعش و دواتر هێرشەکان بۆ سەر داعش وەستێنران. ئەوە لە کاتێکدا تا ئێستا هێرشەکان بۆ سەر پەکەکە بەردەوامە. لام ساڵیشدا لە دوای تەقینەوەکەی ڕۆژی 21 ئابی شاری دیلۆک، تورکیا ئۆپراسیۆنەکەی بۆ سەر جەرابلوس دەست پێ کرد. بەڵام دوای کۆنتڕۆڵکردنی جەرابلوس، تورکیا هێرشەکانی بۆ سەر داعش وەستاندووە و لە چەند ڕۆژی ڕابردوودا ئامانجی هەموو هێرشەکانی تورکیا لە ئاسمان و زەویدا هێزەکانی سووریای دیموکرات بووە. هەرچەندە لە ماوەی 5 ساڵی شەڕی ناوخۆی سووریادا بەهۆی زۆربوونی یاریکەرە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانەوە بە بەردەوامی گۆڕانکاری و پێشاتی چاوەڕوان نەکراو ڕوودەدات. بەڵام سەبارەت بە دەستێوەردانەکانی تورکیا بە پێی دوایین هەڵوێستی پنتاگۆن، ئەمریکا نیگەرانە لەوەی ئاراستەی دەستێوەردانە سەربازەکەی تورکیا بەرەو منبج و هێزەکانی سووریای دیموکرات گۆڕدراوە. ئەوەش بە بۆچوونی بەشێک لە چاودێران جگە لە نیگەرانی ئەمریکا لە شەڕی دژی داعش بۆ ئەوەش دەگەڕێتەوە کە ئەمریکا نایەوێت هاوپەیمانی هێزەکانی سووریای دیموکرات لەدەست بدات. بەو پێی لە 5 ساڵی ڕابردوودا پێگەی یاریکەرە نێودوڵەتیەکان لە سووریادا بەوە گرێدراوە کە پێگەی هاوپەیمانەکانیان لە سەرزەوی لە سووریا چەندە بەهێزە و لە ئێستاشدا هێزەکانی یەپەگە و سووریای دیموکرات تەنیا هاوپەیمانی باوەڕپێکراوی ئەمریکان و ئەمریکا نیگەرانە لەوەی هاوپەیمانەکەی لەدەست بدات.